کۆمپانیای MJ هۆڵدینگ وەک گەورەترین کۆمپانیای دروستکردنی شاری نیشتەجێبوون لە سلێمانی بەشدارە لەم ئیڤێنتەکە لە شاری بەغداد بەڕێوە دەچێت. دیارەمە بەستمانە کە لە نزیکەوە کار و پرۆژە و ئۆفەر و خزمەتگوزاریەکانی پرۆژەکانی کۆمپانیای MJ هۆڵدینگ بە سەردانیکەرانی ئەم پێشانگای بناسیێنی. بۆ ئەمە بەسەر چەندی ئۆفەری جۆرا و جۆرمان بەردەستە کە خۆی بینێتەوە لە دیسکاونت لە خستنە ڕووی جۆرا و جۆر چەندین ئۆفەرەکانمان بە چەندین ڕوبەری جیاواز بەردەستن بۆ ڤێلا بۆ کڕینی ڤێلا بۆ کڕینی شوقە بۆیە لە نزیکەوە بۆ بەشداروانی کە ڕووەکەن ئەم ئیڤێنتە معلومات وەرەگرن و زانیاری تاوایان پێ ئەدین دەربارەی پرۆژەکان. ڕێژەیەکی بەرچاو سەردانی ئەم پێشانگایان کردو لە نزیکەوە سەردانی MJ هۆڵدینگیان کردووە و ئێمەش زانیاری تاواتیمان لەگەڵا شیر کردوون. گروپی کۆمپانیای ئەمران مەبەستەکەی لەم ئیڤێنتەکە یەکەم شت کە لە بەغابێ ئەویش لەبەرەوەی پایتەختی عێراقە. زۆربەی سەرمایەدارەکانیان هەوڵەیان لێرە یعنی لێرە ببن و متەواجد بن لێرە کە بتوانین ئێمە سەرنجڕاکێشی ئەو سەرمایەدارانە ڕابکێشین بۆ عقارات و بۆ ئیستثمارکردن چ لە ناو عێراق و چ لە کوردستان و چ لە دەرەوەی عێراق. کۆمپانیای زۆر سەرەکیمان لەگەڵا وەکو هەرێم وەکو کوردستان کە MJ گروپە لەگەڵ حەلەبجە گروپە کە ئەمان چەند پرۆژەیەکیشان هەیە چ لە ئەنبار چ لە بەغا چ لە سلێمانیش و هەروەها تقریبا 12 دیڤلۆپەری کە هاتووە لە وڵاتانی خلیجەوە و لە وڵاتانی دەرەوەی ئەوروپا یعنی وەکو یۆناان وەکو ئیسپانیا و بەریتانیا. لەچ ئەوە یەکەم ڕۆژە و یەکەم سەعاتێتی خەڵکێکی زۆر هاتووە و خۆشحاڵین بەوەی کە لە ئێستا لە یەکەم سەعاتەوە ئەم یعنی کەسانی زۆر زۆر بەڕێز هاتوون و سەرمایه‌دار هاتوون کە مهتم وانترستن يعني بأم نوع إيفنتانا. طبعا اليوم ما نراه من مثل هذه اللقاءات أو المؤتمرات سازکردنی ئەم کۆنگرۆبوونانە هەموو کات باشە و زانیاری دەبەخشێتە ئامادەبووان جا لە هەر کوێکەوە هاتبێت و بەشداری کردبێت. هەروەها گۆڕینەوەی ئەزمونە لە نێوان بەشداربوواندا بۆ نمونە وەبەرهێنەی عێراقی سوود لە عومانی دەبینێت و هەروەها بە پێچاوانەشەوە عومانیەکان سوود لە وەبەرهێنەران عێراقی دەبینن.